بەناوی خوای بەخشندەی میهرەبان. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت ئێمە پێغەمبەرانمان بە بەرچاوڕوونی و بەڵگەی ئاشکراوە ناردووە بۆ هەموو نەتەوە میلەتەکان هاوڕێ لەگەڵ تەرازووی عەدل و پەیامی خوادا بۆ ئەوەی هەڵبستن بە بەرپاکردنی دادپەروەری و ڕەنگدانەوەی لە کۆمەڵگەدا. لەم ئاماژە قورئانیەوە دەگەینە ئەو بڕوایەی کە ئەرکی سەرەکی و ڕاستەقینەی تەواوی پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لەسەر بێ هێنانی دادپەروەری بووە و پاشان چەسپاندن و جێبەجێکردنی لە کۆمەڵگە دواکەوتوەکانی ئەو سەردەمەدا بۆ ئارامی و ڕزگاری مرۆڤەکان. بەسە بۆ فەزڵ و گەورەی کاربەدەست و سەرۆکی دادپەروەریش کە پەیامبەری خوا صلی الله علیه وسلم لەبارەیەوە دەفەرمێ یەکەمین کەسی ئەو حەوت پۆلەی کە لە ڕۆژی قیامەتدا و لە تاو گەرما و ناڕەحەتی ڕۆژەکەدا دەچنە ژێر یام دەخرێنە ژێر سێبەری میهرەبانی و ڕەحمەتی خوای گەورەوە یەکەمین کەسیان بریتیە لە ئیمامی عادل واتە پێشەوا و کاربەدەستی دادپەروەر. دادپەروەری یەکێکە لە بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و سەرچاوەی کارپێکردنی هەموو پێغەمبەرانیش بووە سەلامی خوایان لەسەر بێ. دادپەروەری بۆ کۆمەڵگە وەک تیشکی خۆروایە و کۆمەڵگە ڕووناک دەکاتەوە. هەر کۆمەڵگەیەکیش دادپەروەری لێ هەڵگیرا ستەم و زۆرداری باڵ دەکێشێ بەسەریدا و ئەو کۆمەڵگەیە یەک پارچە دەبێتە کەلاوەیەکی تاریک و جەنگەڵێکی پڕلەستەم. ڕەحمەتی خوا لە شێخولئیسلام ئیبن تەیمیە بێ کە دەفەرمێت خوای گەورە دەوڵەتێکی دادپەروەر سەردەخا ئەگەرچی کافریش بێ و دەوڵەتێکی ستەمکار و ناداد بە چۆکدا دێنێ و دەیڕوخێنێ ئەگەرچی موسڵمانیش بن بە زاهیری و بە دروشم. دەپرسین دادپەروەری چییە؟ چۆن خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قورئان و فەرمودەدا باسییان کردووە و پێگە و فەزڵ و گرنگی دادپەروەریان بۆ موسڵمانان ڕوون کردوتەوە. چۆن دادپەروەری دەستەبەر دەبێ و دێتە دی ئەرکی کێیە دادپەروەری لە کۆمەڵگەدا بچەسبێنێ و ڕەنگی پێ بداتەوە. پێویستە ئێمە تاکەکان بەرامبەر بە کێ دادپەروەر بین. دادپەروەری چ کاریگەری و ئاسەوارێک بەسەر کۆمەڵگەکانەوە بەجێ دەهێڵێ. پشێوی و نائارامی و شەڕ و ئاژاوە و ناپەرتەوازایی تەواوی وڵاتی موسڵمانان لە ئێستادا تا چەند پەیوەندی بە نەبوونی دادپەروەریەوە هەیە. بۆ قسەکردن لەسەر ئەم چەمکە جوان و گرنگ و بەها باڵایی ئاینی پیرۆزی ئیسلام وەزانینی گرنگی و پێگە و بایەخی دادپەروەری لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا و دادپەروەری لە کایەکانی کۆمەڵایەتی و لایەنی سیاسی و زۆر شتی دیکەی کایەکانی تری ژیانماندا میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلا مەحموودی ئازادی زانای ئاینیم کردووە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. لەگەڵ جەنابتە. مامۆستاگیان سەرتا پێم خۆشە بزانین دادپەروەری وەکو تعریف و پێناسە چییە و بە چی دەگوترێت دادپەروەری؟ بەڵێجا خۆی دادپەروەری وشەیە جوانی بۆ داناوە لە عەرەبی بەمانە العەدالە. بەڵێ عەدالە یعنی لە هەر شوێنێکا پیادە بوو ئیتر ئەو میلەتە سەربەرزە. جا عەدالەت لە ئیسلامە بریتیە لەوەی کە تۆ ینی ئەوەی کە مەثەڵەن ئەحکامات و یاسای قورئان کە دایناوە لە ناو جامیعەی بەشەریە تەطبیق و دابینی بکەیت. عەدالە بریتیە لەوەی کە تۆ ئەم عەدالەتە ینی پیادە بکەی لە ناو کۆمەڵگایەکی ئیسلامیە هەر کۆمەڵگایەک عەدالەتی تیا مەثەڵەن ڕاگەیەنرا و عەدالەت و دادپەروەری تیا بوو ئیتر ئەو کۆمەڵگا و ئەو مجتەمع و ئەو کۆمەڵگایە چی تیا سەرکەوتوو ئەبێت چی تیا دروست ئەبێت محیبەت و خۆشەویستی و هەروەها دەستگەتن بە یەکەوە پەیوەند و عەلاقە. جا لە ڕێگەی ئەو عەدالەتەوە کە بەم شێوازە لە بینی مەثەڵەن خەڵقانە دروست دەبێ ئیتر ئەو کۆمەڵگەیە ئەبێتە کۆمەڵگەیەکی مەثەڵەن ئیجتیماعی و ئەبێتە مجتەمەعێکی ئیسلامی و ئەبێتە مجتەمەعێک کە محیبەت و خۆشەویستی و دادپەروەری تایە و پەیوەندی تایە عەلاقەمەند ئەبێت. جا هەر میلەتێک کە یعنی مەثەڵەن کۆمەڵگاکەی لە ناو یەکە عەلاقە و پەیوەندیان لەگەڵا بوو لە بابی محیبەت تاوکو باسمان کرد لە هەماهەنگی لەگەڵ یەکترینە دەستگرتنی یەکترین هەروەها بەدەم ئێش و ئازاری یەکترینەوە بووین لە خۆشیە لەگەڵا بووین لە ناخۆشیە لەگەڵدا بووین ئیتر ئەو مجتەمع و ئەو کۆمەڵگایە معنای کۆمەڵگایەکە کە عەدالەت تایە
مثلا محکەمە و عەدالەتیای هەیە جا لەبەرەوە ئەم عەدالەتە کە ئیسلام بۆمانی باسەکات یعنی یەک هەموو کۆمەلگا بە یەکۆ ئەبەسێتەوە لەسەر چی لەسەر ئەساس و بنەڕەتی عەدالەت کە ئەم عەدالەتە یعنی لە ناو خەڵقا بوو ئیتر خلاف ناهێڵێت ئەو کاتە مەسەلەن سلوک و ڕەوشتی خەڵکەکەمان ڕەوشتێکی تر و کارێکی جوانتر ئەبێت هەروەها هەر کاتێک کە ئەم مەثەڵ عەدالەتە لە ناو بە ئەدەب و ئەخلاق و ڕەوشت و ئاکارمان ئیتر بە حەقەت ئەو میلەتێکی سەرکەوتووە بێت لەبەرەوە عەدالەتیە پیادەیە کە عەدالەت ناو هەر کۆمەڵگا و هەر میلەتێک پیادە بوو ئیتر ئەو میلەتە بەرەندەیە و ئەو میلەتە سەرکەوتووە هەتا مەثەڵ ئەو کاتە تۆ نە لە ماڵت ئەترسیت نە لە ژیانت ئەترسیت و هەروەها نە لە شەرەفت ئەترسیت نە لە مەثەڵەن لە دین و عەقیدە و بڕوات ئەترسیت لەبەرەوە عەدالەتیە پیادەیە مامۆستاکەواتە ئەتوانین بڵێن هەر کۆمەڵگەی دادپەروەری و عەدالەتی تیا هەبوو و ڕەنگی دایەوە ئەمە کۆمەڵگەیەکی ئیسلامیە با بانگە شەشیان نەبێ و بە پێچەوانەوە هەر کۆمەڵگەیەک ئەگەر منارەی مزگەوتی زۆر بوو ئەگەر خەڵکی نوێشکر و ڕۆژوگری زۆر و بەڵام ئەگەر دادپەروەری تیا باری کردبوو هیچ دادپەروەریە بوونی نەبێ لە کاری کۆمەڵایەتی و سیاسی و بەڕێوەبردنە ئەماش کۆمەڵگەیەکی نائیسلامیە ئەتوانین بەو شێوەیە ئێمە پێناسی ئەم جۆرە لە دادپەروەری بکەین وڵڵا ئێمە بە حەقات عەدالەت ئەگەر بێ بەس لە ئیسلامدایە ئەگەر هەر کاتی ئیسلام عەدالەتی تیا بڵاو بووەوە ئیتر بە حەقەت ئەو خەڵکە ئەبێتە خەڵقێکی باش و خەڵقێکی چاک بەڵام لێرە مەثەڵەن عەدالەت ئەبێ بە حەقەت لەگەڵ ئیمانە تێکەڵاو ببێ لەگەڵ ئیمان و عەقیدە و بڕوایەکی باشە تێکەڵاو ببێ جا ئەو کاتە و ئیمانە پاڵ بە تۆ نییە کە تۆ عەدالەت و دادپەروەر بیت لە هەموو بۆ ئەو ئەحکام و یاسا و بوارانەی کە ئیسلام بۆمانی باس کردووە جا ئەگەر ئێمە مەثەڵەن لەناو خۆمانە عادل بووین دادپەروەر بووین ئیتر ئەو عەدالەتە وامان لێیەکا کە ئێمە نەک هەر لەگەڵ موسڵمانە بەڵکو لەگەڵ غەیری موسڵمانیشا دادپەروەر بین لەگەڵ یانە چاکەکار بین لەگەڵ یانە مەثەڵ کاری باشە بکەین ئیسا مەثەڵەن من نمونەیەکت بۆ باسەکەم تماشا بکە خۆی گەور و میهرەبان لە قورئانی پیرۆزە ئەفەرمێت لە سوورەتی مائیدەیە ئەفەرمێ یا ئەیها الذين آمنوا كونوا قوامين لله شهداء بالقسط ئەمجا ئەفەرمێت لە دوای ئەم ئاەتە ئەفەرمێ هەردوایەکەی ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى واتقوا الله إن الله خبير بما تعملون خۆی گەور میهرەبان لەم ئاەتە قورئانی ڕووکاتە ئیمانداران ئەفەرمی ئێوە یعنی ئەو ئەحکام و یاسایانەی کە پابند و پێوەی و عاد و پەیمانتان داوە لەسەری پابند بن ئێوە یعنی لەسەری بەردەوام بن و ئیقامەی بکەن و ئەو ئەحکام و یاسایانە لە بابی عەدالەتە خوا داوای چیتان لەکەوە بەو شێوازە بن و ئێوە ئەگەر لە کاتێکە شاهیدیشتاندا ئەبێ شاهیدەکەتان عەدالەت و دادپەروەرانە بێ نابێ شاهیدی ناحەق بێت حتى يعني مثلا لشاهديشا اسلام داوام عليك كبي عادل بين لشاهديك يعني مثلا نابي شاهدينا حق بين بي شاهدي الراس او هيك اسلام داوام عليك بيكين جابويا لم باروا لحديث الامام البخاري وامام مسلم هاتوك متفق عليه حديثك النعمان كوري بشير خويلي رازي بفرمي باوكم صدقيك بيدا مشتيكي بيدا ئیتەوەی کە پێدا بوو یان ئەڵێ یانە غولامێک بوو عەبدێک بوو یاخود یان باغێ بوو ئەمە کە ئەمەی پێداوتیوە ئەوم پێدا ئەم نوعمانی کوڕی بەشیر تەبعاً مناڵ بۆ لەو کاتە دایکی ناوی عەمرەیە عەمرەی کچی ڕەواحە یعنی خوشکی عەبدوڵای کوڕی ڕەواحە بوو کە زۆر سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەر بوو پێی وت من رازی نیم بەم شێوازە تۆ بڵێ وا من ئەم باغە یان ئەم غولامەم عەبدەمدا بم کوڕە ئەبێ بچیت پێغەمبەر بکەی بە شاهید کە پێغەمبەری خوا شاهید بێت لەسەرەوەی کە تۆ ئەم عەبدە یان ئەم باغە داوە بەم کوڕەی من طبعا ئەو خێزان و مناڵی تریشی هەبوو خێزانی تریشی هەبوو ینی ئەم بەشیر جا دوایی چوو بۆ خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆی کە پێغەمبەر کا بە شاهیدی کە ئەی پێغەمبەری خوا تۆ بە شاهید بە من ئەم کوڕم ئەم عەبدەم داوەتێ لە هەندێکی تر هاتووە فەرمێ ڕیوایەتەدا فەرمی ئەم باغەم ماوەتێ باغێکی هەبوو پێغەمبەری خوا فەرمی
أكل ولدك نحلت مثله أكل ولدك نحلت مثله آية من آية فرمي من آية تريوتي بلي فرمي آية من آية كانت يجوكو أم بشري داون تعدال هدات فرمي لنا ويانا وتي نولا بيم نداون لدوائية بيغمري خواه شيفر فرمي اتقوا الله واعدلوا في أولادكم وتي هو الأخوة بترسن هو عدالتكن لبين أولادك كانت أنا بمتشيدا بيج أو نبدا بوتشيدا بميج أو نبدا بو أويكا يعني دات فرمي لنا من الله كان دا بيغمري خواه بيفرمو تو يعني سبيني بيت خوجني أم منالانا همو لتقلتوا شاكب كان وتي برولا بيم خوشة ليوتي ما نم تو أو بي خوشة كهميان شاكب كان لقلتوا نقيكي كان توج لدنيايا أو هميان لداد پروری و لعدالتها یکسان که بمشيدا وبيج أو بدا جالنا بيغمري خوا وشي جواني فرمو كها فرمي شهداء بالقسط فرمي أو أبيش أبي شاهدك عادل بن ناري لحقه للراسير لابدا بيغمري خوا فرمي وقال إني لا أشهد على جور بيغمري خوا فرمي من نام شاهدي ظلمتان تو ظلمك إلا كرك من الله خاين تر من نام شاهدي ظلم برو بقرره لم هديك تداوت بام كرد دعي أفرمي نعمان أفرمي دايك باوكم لا أو هني كبي دابوم باش جذبوا لي ورقت موا يعني يا عبدك أبو يا باعك أبو لي ورقت موا جا دعي على خزانك كنا عمرو أبو عمريك شي رواحة زور بشيمان ولا ويك بيدا جيريك جا طبعا ما هو يقدو صالبو دوايا كلا بشير ك يعني اشتبكا بناي أمن عليه جاء بيش دوايا خير أو مماطلة بيكر دوايا خزبو أوي كلبير بشتو دوايا آخر صال وتي أي كي باشا نايك يتمنى من الله بخوناك بله إثلا ترسي أوا وتي باشا اسم باشا أو باغم بيا وتي بوي رازينا إلا بي بيغمر كي بشاهد دوای پاشگەز نەبێتەوە دوایی چوو بە خزمەت پێغەمبەری خوا وای فەرموو دوایی هاتەوە بۆ لای عەمرەی خێزانی وتەوە پێغەمبەری خوا وای فەرموو دوای ئەمیش تەسلیم بوو بە فەرمانەکەی پێغەمبەر بەڵام دوایی پەشیمان بوو لەوەی کە لەسەر ئەوە پێداگیری کرد کە ئەبێ بچی بۆ لای پێغەمبەر وانە بۆیە ئەم هەرینی دەستی کەوتوو بەڵێ مامۆستا کەواتە ئەم عەدل و دادپەروەریە لە قورئانی پیرۆز و فەرموودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم چ پێگە و شوێنێکی بۆ دانراوە یان خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن باسییان لە دادپەروەری و عەدالەت کردووە بەڵێ جا لێرە مەثەڵەن ئەم حەدیثەی پێغەمبەر عەلەیهی سەلام کە لێرە ئەم سەرباسی قسەی هینمان کردایە بەڕاستی ئەمە یعنی حەدیثێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە باسی دادپەروەریەکە کە ئینسان چۆن بێ لەگەڵ مناڵەکانەوە فەرق و جیاوازیان تیان نەکات و ئەمجا ئەم ئاەتە قورئانیش کە بۆم خوێنیتەوە یا ئەیوهە لە سوورەی مائیدەیە يا أيها الذين آمنوا كونوا قوامين لله شهداء بالقسط يوا يعني لبر خاطري خوا أم عدالة وداد فرورية بكنوا لبر خاطي خلق نبي يا لبر خاطي سمعة نبي يا لبر خاطي بس برشاوي نبي تو مثلا والله من أم خيركم يا أو كاركم تاخذ بيمبرن أو كارك أو فلان كذا أو كاري كذا نا لبر خاطي خوا كارك بكن لبر خاطي خلقينا كتو لبر خاطي خوا كذا مشكلة نية دواي يعني خلق شيء تيب كذا ملام خود قصي أو نبي مشكلة ثانية جالي رام قرآن آياتك فرمي الآخرية وفرمي ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى مثلا تو كرق ليك يقبي أو رقوا لأنك يعني مثلا عدالة أنك لقليا دات فرور النبي لقليا نخير تو دات فرور لقلابك برقك خوش بخورو يعني مثلا جو برقك مدى أو هيك عدالة دات فرور لقليابك نقل وبلي والله من رقم ليتي لبرني على لو يناسر كيشكا إما اللي ولاتكيم أو شتانا زور بوا زور كس هبوا يا زور مسؤول هبوا رقي ليك يقبوا لغلو شاك مستحقي أو بوا كتعين بي ياشتيك بي تعيني نكروا لبرك رقي لبيك كتير خوش بيسك أو مستحقي جنبوا لأن لبروا قرآن فرمي إيوا يكيك رقثان لي بي لبرخاتي أو رقاء أو مكان كدات برورينا كانوا مثلا لقل يعني هلسو كوتي باش نكن بحق الإسلام هل معنى لسرتي لسر مثلا جيجير كردن وراير كردني عدالته دات بروريل لناو كومالجي إسلامية وأو كومالجي إسلامية ك يعني إسلام داوي ليه كإقامة عدالتي تيا بكري أبي أو عدالته تطبيق بكري بس الأوانيش كغير إسلامي بله
کاتەمە سەداتپەروەری چۆن دەستەبەرە بێت چۆن دێتە کایەوە یان چۆن دێتە دی لە کۆمەڵگەدا دادپەروەری ئێمە لێرا من یەک نمونەت بۆ باسەکەم حەزەتی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت لە مەدینە بوو یەکێ لە پاشاکانی غەساسینە کە ناوی جەبەلەی ئەیهەم بوو کوڕی ئەیهەم بوو جەبەلەی کوڕی ئەیهەم ئاخر پاشای غەساسینەکان بوو لە شام ئەڵێ موسڵمان بوو دوای چوو بۆ حەج چوو بەلای حەزەتی عومەر و حەزەتی عومەر زۆر پێشوازێکی گەرمی لێ کرد و احترام و ڕێزی لێ کرد و ئەمانە دوایی بەیەکا چوون بۆ حەج کە چوون بۆ حەج ئەڵێ ئەم جەبەلەی کوڕی ئەیهەم کە یەکێکە لە مەلیکی غەساسینەکانی شام یعنی بە دەوری کەعبا ئەخولایەوە لەو کاتە عەرەبێکی فەقیری مەسەلەن ڕووتی بادێنشین پێی بەر هینەکەی کەوت عەبا بووە چی بووە لەبەریا بەریکە و کەوتە خوارەوە لە شانی دوایی ئەمیش گەڕاوە دواوە هەتا یەک بۆکسی ماڵی بە لوتیا لوتیشکان و هەمووی یانی کرد بە خوێن یعنی مەسەلەن لەش و ئەمانەی خوێناوی بوو دوایی ئەم پیاوە کە مەسەلەن پیاوێکی فەقیری لە عەشیرەتی ئافرە پیاوێکی بەدەوی و لە عەشیرەتی فەزاریەکان بوو هەساوتی وەڵا جا من چی بکەم من دەسەڵاتی ئەمەم نییە ئەمە مەلیکی کەوت تاج و نێژم و شانی و سەری و ئەمانە بێ من ئەمە بە ئەم شکاتە مرم بەلای عومەری کوڕی خەتاب دوایی شکاتەکەی بوو بەلای عومەری کوڕی خەتاب حەزەتی عومەر بانگی کرد بانگی جەبەلەی کوڕی ئەیهەمی کرد زۆر ڕێزی لێگە تەقدیری لێگە وتی پیاوی گاتوتە لام شکاتی ئاوای کردووە ئایا ئەمە ڕاستە ئەمە ڕاستە وتی قوربان ئەرەوەڵا ئەوە ڕاستە من قەت شت نهێنی ناشارمەوە هەچیەکە بێ ڕاست و دروست ئەیڵێم قەت ئەوەم تیانیە ئەو تەبیعەتم پیا بێ کە من شت بشارمەوە بەڵام ئەمە هات پێی نا بەهینەکەما بە ڕێداکەمە بە پۆشاکەی لەبەر مابوو لەبەرم کەوتە خوارەوە مژ ئاوا یعنی حەقی خۆم لێسن تۆڵی خۆم لێسن کە بۆکسێکم ماڵیوە بە لوتیا لوتی مشکان و وەک واقعانی لوتی شکان بوو لوتی پان کرد بووە دوایی حەزەتی عومەر چی ئەڵێ بە ئەم پاشا کە تازە موسڵمانیش بووە و یەکێکە لە پاشاکان کە کاتی هاتووە بە تاج و نەجمەی شاهیەوە هاتووە چی پێ ئەڵێ یان ئەم پیاوە لە خۆت ڕازیکە و ڕازیکە و دڵی بێنەرە جێ بەچی دڵێمیابێنە جێ یان ئەبی ئەو حەقە لێ بسێنرێ ئەبی ئەویش بێ بە هەمان شێوە بۆ کسێ ماڵە تۆ بە لوتی تۆیە بیشکێنێت و لوتیش و ئاوا خوێن بێتە خوارەوە تۆ نوێنەکان وتی سار خوێنی پێوەیە لە دوایی ئاوتی باش ئاخەجا چۆن ئەبێ من تاج و نەجمەی شای بکەوێتە ئەرزی و ئەم پیاوێکی بازاڕیە و خۆلاسە پیاوێکی کەم و من پاشام و چی و ئەمانە ناوتی ئەوە فکرێکی جاهیلی بۆ ئێمە ئەو فکرە جاهیلیە و عن جەهیەتە و ئەو تەکەبر و فیزە ئێمە ناشتومانە خستماتە ناو گڵەوە ئێمە ئەوەمان دفن کردەوە شاردومانەتەوە ئەوە ئێمە چیمان هێناوە لەسەری دامان ناوە عەدالەت دادپەروەری ئیسلام یعنی هاتووە یعنی تەرتیباتێکی بۆمان کردووە کە ئێمە لە باتیەوە ئەمەمان هێناوە کە ئیسلام داوای دادگەریمان لێەکە ئەجاوتی ئەوە بزانە ئیسلام دادگەریکەوە ئەمانەکە ئێمە هاتوین ئەم عالەمە دروستکەین ئەم عالەمە دروستکەین بینایەکی مەثەلەن کۆمەلگایەکی ئیسلامی کۆمەلگایەکی عەدالەت دادپەروەر دروستکەین ئەمما ئەوەی کە ئێمە ئەمانەوێ دروستی بکەین بە حەقەت فەرقی تۆ و پیاوێکی گایە و فەقیر ناخات ئەبێ یەکسان بێت لە بینتانە وتی دەوڵات و ئەگەشتی وا بکەین من مەجبورم پاشگەز ببمەوە لە دینەکە واتە ببمەوە بە نەسارا لە دوایە وتی ئەوە شکەیت بۆ گەردنی خۆت شمشێر حەڵاڵەکەی من ارتد عن دینه فاقتلوه لە دوایە ئەمەیت ئاوا مایەوە ئەڵێ شەو هێنایە هین ئەمان بەدزیە گەڕایەوە بۆ وڵاتەکەی خۆی جا بەسمەوەیە حەزەتی عومەری کوڕی خەتاب ڕەحمەتی خوای لێبێ ویستی یعنی ها ئەم عەدالەت و دادپەروەریە فەرق نەخان لە مابەینی پاشایەک و لە مابەینی پیاوێکی فەقیرە جا بەسمەوەیە یعنی مەثل ئیسلام قورئان سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلەم ئەم جارە پێغەمبەر خۆی و ئەسحاب و یارانی هەر هەموو ئەمانە هەر کارێکیان کردبێ بەڕاستی عەدالەتی تیا بووە دادپەروەری تیا بووە چونکە بۆ ئەمان ئەسحاب لەبەر ئەوەی کە لە مەدرسەی قورئان و مەدرسەی پێغەمبەرا پەروەردە بوون هاتوون عەدالەت و دادپەروەریان لەناو میلەتەکە بڵاو کردووەوە و کۆمەلگا بۆتە کۆمەلگایەکی دادپەروەر
بەڵێ مامۆستا کاتێک کە ڕوبعی کوڕی عامر منوێنەرایەتی خەلیفەی موسڵمانان دەچێتە لای ڕۆستەمی پاشای فارسەکان یەکێک لەو سێ هۆکاری کە هۆکار بووە یان پاڵنەر بۆ هاتنیان بە وڵاتی فارس و فتوحات و جیهاد ئەفەرمێ دوای ئەوەی کە ڕزگارکردنی بەندەکان لە بەندایەتی بەندەوە بەندایەتی خوا دووەم ئەفەرمێ ڕزگارکردنی مرۆڤەکان هێنانی مرۆڤەکان لە ستەم و نادادی ئاینەکان بۆ دادپەروەری ئیسلام کەواتە توانین بڵین تەنها ئیسلام و پەیامە ئاسمانیەکانن ئەتوان دادپەروەریان پێ بێ و دادپەروەری بەخشن بە کۆمەلگا هەر ئەوەیە یعنی مەثەڵەن بە حەقات میسەج بڕۆ بۆ هین تا ساڵەکانی سیەکان لە فەڕەنسایە ینی لە قانون و یاساکانیان لە سەدا هەشتای قانونی ئیسلام لەبەرەوە ئەزانن یعنی مەثەڵەن جا ئەوان هاتوون ئەو قانون و یاسایە کە ئیسا هەندێکی باش بێ لە ئیسلامیان وەرگرتووە لەبەرەوە قانونی قورئان و مەثەڵەن عەدالەت و دادپەروەری ئیسلام بەڕاستی کە هاتوۆتە خوارەوە بۆ ئەم کورەی زەویە بۆ ئەوە نەهاتۆ بۆ مەسەرەن سەردەمێک و سەردەمێکی تۆسە بۆ ئەوە هاتۆ لەو کاتۆ هاتو خۆرە تا کۆتایی بە کورەی زەوی دێ بە ئینسانانی کورەی زەوی دێ و بە عالەمی سەر زەوی دێ مەثەڵەن ئەبێ عەدالەتی قورئان و عەدالەتی خوا یعنی پیادە بوێ لە وڵاتە و هەرەو عەدالەتەیە کە یعنی خەڵکی پەیڕەوی لێەکە و مەثەڵ ئەحکام و یاسا لە ڕوانگەی ئەو عەدالەتەوە کە قورئان سنەتی پێغەمبەر باسیەکە پیادە ئەکرێت کەواتە مامۆستا ئەم دادپەروەری کە ئێستا لە وڵاتانی ئەوروپیا هەیە بەرهەمی چییە کاتێک کە بینین سەرۆکی وڵات هەروەکو ئەوەی کە ئیمامی عومەر بۆ کابرایڵە هیچ جیاوازیەک نییە سەرۆکی وڵات بە پاسکیلەکەوە چێ بۆ دەوام لە سەرەی نانەوا و سەمونخانە و شتکڕینە ئەبینرێ ینی زۆر ئاسایی بەبێ پاسەوان ئەم دادپەروەریە بەرهەمی چییە لە کاتێکە کابرا لەسەر ئاینێکی ترە و باوەڕیشی بەو پەیام و پەیامبەرەی ئێمە نییە بەڵێ ئەزای چۆنە یعنی مەثەڵەن هەر حاکمێک لە هەر وڵاتێکە کە عەدالەت و دادپەروەری پیادە کرد ئیتر ینی هیچ ئەوەی کا با حاکمیش بێ با پاشاش بێ لەگەڵ کوڕی فەقیرەکە جیاوازی نییە لە ئیسلامە بەڵکو جیاوازی بە چیە بە تەقوایە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم چیە تەقوای زیاتر ئەوە لای خوا بەڕێسی دەکەیتر پاشایە گەیایە فەقیرە هەژارە دەوڵەمەنە مشکلمان نییە لەوە بەڵام زیاتر ئەوانە یعنی هاتوون ئەو قانون و یاسایی کە ئیسلام داوای لێکە و عەدالەت و دادپەروەریە هاتوون لە خۆیانە تەطبیقیان کردووە و دابینیان کردووە بۆی ئابە و شێوازانە ینی کابرا مەسەڵ ڕێجوبرێکە بە پاسیلۆیە ئەڕوا بۆ دەوام یا مەسەڵەن یان یەک حیمایی لەگەڵدایە بەڵام ئەمانەی لای ئێمە کە ئەڕۆن ینی سیارە بە شوێنیان ئەڕۆوەکو هین حتا من سەفەرە بیسم ئەم یەکێ لە مەثەڵەن ڕێجوبرەکانی ئێران ئاغای خاتەمی لە ماڵ هاتبووە دەرەوە نێشت بۆ حرەسەکانی بزانن چوو بوو لە بازار تاکسیکی گرتو بوو بە تاکسیەک ڕۆشت وتی کابرا وتوی بۆ کوێڕۆی جەناب وتوی وەڵام بمە بۆ ڕیاسەت جمهوری کە ئاوا لای کرد شومای خاتەمی ئای خاتەمیەوە تۆی ئەوتی بڕۆ تێگەی مەپرسە یانی مەبەستم ئەوەیە یعنی مەثەڵەن لە هەر شوێنێکە عەدالەت و دادپەروەری کە حاکم بوو ئەوی لە شەخسەکە خۆی ئەبینی مەثەڵەن هەندێک جاری وا هەیە مەثەڵەن ئەو شەخسە خۆی حەز بە دادپەروەریەکە بە مەثەڵ ئەوەکە کە ینی عەدالەت لە ناو خەڵقا مەثەڵەن بەرپا بێ عەدالەت پیادە بێ بەڵام خەڵقانێک هەیە لە دەوروبەرە یعنی ئەو عەدالەتە ئەشکێن بەڵێ مامۆستا بەرامبەر بە کێ دادپەروەر بین یان کێن ئەو کەسانی کە پێویستە ئێمە بەرامبەریان دادپەروەری بنوێنین بەڵێ ئەلا تەقدیر ئێمە بە حەقەت ئەبێت ئەم دادپەروەری و عەدالەتە ئەبێ پیادە بکرێ کە پیادە کرا ئیتر هەر کەسێک کە بزانی زوڵمی لێ ئەچێ ئەبێت تۆ مەسەڵەن عەدالەت داوان لێ ئەکا کە ئەبێ بچی مەسەڵەن ئەگە حەقێکی حەقی بۆ وەربگری زوڵمێکی لێ ئەکە زوڵمەکە نەهێڵی ئەمە پێڵێن عەدالەت یعنی ئەگەر یەکێ مەسەڵەن زوڵمی لێ کرا تۆ نەهێ زوڵمی لێ بکرێ یەکێ مەسەڵەن ئەچەوسێنرایەوە نەهێ بچەوسێنرێتەوە یەکێ پارەی ئەخورا مەثەڵەن نەهێش پارەکەی بخورێ یەکێ تەعادای شەرەفی لێ ئەکرا نەهێش مەثەڵەن تەعادای شەرەفەکەی لێ بکرێ یەکێ مەثەڵەن خولاسە دزی لێ ئەکرێ نیەڵی دزیەکەی لێ بکرێ ئەمە معنەی وەیە بڵاوکردنەوەی عەدالەت و دادپەروەری بەڵێ مامۆستا هەر پرسیارەکە دووبارە ئێمە تەنانەت بەرامبەر بە کێ دادپەروەر بین ینی مرۆڤ هەر بەرامبەر بە خۆی بەرامبەر بە کۆمەڵگە بەرامبەر بە ینی هەموو کەس پێویستە مرۆڤ بەرامبەری دادپەروەر بێت ئەبێ ئینسان بە حەقەت جارێ ئەوەڵەن ئەبێ وەکو حەدیثی پێغەمبەر فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته يعني ئەمە بە معنای عەدالەت ئەگرێتەوە یعنی ئێمە هەر هەموومان بەرپرسیارین
کولی بەرپرسیارێکی شوانە کولی شوانێک بەرپرسیارە لەوەی کە لەژێر دەستیایەتی مثلەن ئەوانەی کە ئەبنە حاکم و مەسەن کاربەدەست ئەوانە شوان بەرپرسیارن ئەبێ عەداڵەت لەناو مەسەلەن خەڵکی و لێ کە لەژێر دەستیایەتی تەطبیق و دابینی بکە جا مەسەلەن واجبە لەسەر حکام لەسەر کاربەدەستان بەڕاستی ئەو عەدالەتەی کە ئیسلام داوایەکە ئەبێ پیادەیکە لەناو مجتەمع و لەناو کۆمەلگایە بۆی کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی باش بێ جا هەر ئامیرێک هەر حاکمێکیش مثلەن هەر کاربەدەستێکی بەو شێوازە ئەو عەدالەتەی لەناو خەڵقا پیادە کرد ئێتە ئەو حاکمە لەناو خەڵقا ڕەنگ ئەداتەوە ئەو حاکمە محبەت و خۆشەویستی لەناو خەڵقا بۆ دروزە بێ جا ئەمجا مثلەن ئەگە ئەو حاکمە لەناو خەڵقا مثلەن دادپەروەری بڵاو کردەوە خەڵکەکە خۆشیان لەناو خۆیانە دادپەروەری و ئولفەت و محبەت و خۆشەویستی و وەلاسە یعنی بەدەم یەکەوە چوون لە هەموو بوارەکانە ئەوان لەناو یەکدا بڵاوی دەکەنەوە بەڵێ مامۆستا مەجال و بوارەکانی دادپەروەری لە چه بوارێکا پێویستە دادپەروەری هەبێ سلەوە چه خەڵک بەروا ئەزانێ تەنها ئیمامی عادل ئەبێ دادپەروەر بێ لە هەموو کایە و بوارەکانی ژیانە ئێمە چۆن پێویستە دادپەروەری ڕەنگ بداتەوە ئەو کایە و بوارانە کامان کە پێویستە دادپەروەریان تیا هەبێ بەڕاستی ئیسلام ینی بازاڕێکی فراوانی هەیە لەم بابەیە مثلەن ئەبێ ئەوڵن جارێ بێ حاکم عادل دادپەروەری بەرامبەر بەوانەی کە لەژێر دەستیایەتی مثلەن دایک و باوک عادل بن بەرامبەر ئەو مناڵانەی کە لەژێر دەستیایەتی مامۆساکان مامۆسا و معلم ئیتر مثلەن مامۆسای جامیعە بێ یا مامۆسای خوێندنگاکان بێ یا مامۆسای مثلەن خولاسە هەر جۆرێک بێ ئەبێ دادپەروەر بن بەرامبەر بەو تەلەبانەی کە لەژێر دەستیانایە مثلەن نەیە فەڵی ئەم با بەسەر ئەوە فەڵی ئەو بدا بەسەر ئەمە بۆ ئەوەی کە ئەم تەلەبانە لەژێر ئەم عەدالەت و دادگەری ئەم مامۆسایانە چاک پەروەردە ببن ئینجا عەدالەتیش بە حەقەت وەکو ئەوەیە کە فەرق و جیاوازی نەکردنە لە بینی خەڵکیە و لە بینی ئەوانەی کە لەژێر دەستایە یان لەبەر ئەوانەی کە تۆ تەعامل و ئیش و کاریان لەگەڵاکەی فەرقیان نەخی ئەم لەگەڵەوە ئەو لەگەڵ وەکو بە یەکسانی سەیریان کەی مەثەلەن بەڵام یەک شت هەیە تۆ کۆمەڵێک مناڵت هەیە وانێ بە عەدالەت کەی لە بینیانە لاکین عەدالەت محیبەت وەکو یەکیانە بێ بەڵام هەندێک محیبەت هەیە قەهریە جبلیە ئەوە خوا بۆی دەکەی تۆ ناتوانی ئەم محیبەتی کە بەم مناڵە پێداوی خوای گەورە هەر عینی ئەمە شەبێ بۆ ئەوەی تریان بەڵام ئەوە هەیە دەری ناخە تۆ ئەمەیانە زۆر خۆشەوی ئەوەیان کەمتر ئەویان زیاتر ئەویان تۆزێ ناوەندیتر تێکجا لەبەر ئەوە نابێ ئەم محیبەتە دەرخی لاکین ئەبێ خۆی حەسەبزایی یەکسان پیشان بدەی مەسەن پێویستی بەجلە ئەو جلە ئەو جلە ئەو جلە ئەو مەسەن ئەو پیاڵاوە ئەو پیاڵاوە ئەو کتێبە ئەو کتێبە ئەوە بە یەکسانی بۆیان بکڕی بەڵام لە محیبەتەکە ئەبێ یەکسانی لاکین محیبەتی قەلبیەکە دەگە بۆ یەکیان زیاتر بێ مشکلی هەیە چکەکەەوە جبلیە و شتێکی قەهریە خوای گەورەی میهرەبان پێدەدا ئەوە ئەبێ مەثەلەن دایک و باوک بەرامبەر ئەوە مناڵیان ئەبێ بەو شێوازە بن مامۆسایان بەرامبەر تەلەبە و فێرخواز ئەبێ بەو شێوازە بن ئینجا مەثەلەن دوکاندار ئەبێ مەثەن عەداڵەت بێ مەثەلەن بەرامبەر بە یەکێکە چ شتێکە کڕێ بەم بە قیمەتێک بیا بەش بۆ قیمەتە بیا بەش بۆ قیمەتە بیا فەرق و جیاوازی نەکات ئینجا مەثەلەن ئەبێ دووبارە عەداڵەت و دادپەروەر بێ لە مەثەلەن لەو بابەتانەی کە ئیکڕی شتی باش بێنێ بۆ خەڵکی شتێکە مەثەلەن بڵێن خراپە یاخود مەثەلەن ستۆک بووە یا بڵێن بەسەر چووە نەیخاتە مەیدان و بازاڕک لەبەرەوە تاوە عەدالەتە پیادە بێت چکە بۆ تۆ ئەگەر مەثەلەن ئەو حال لە تۆی کڕی بە کەپت و زانی وایشە ئەوە معنەی وە میلەتەکەمان بەرەو خراپە ڕوە مامۆستا شوێنەوار و کاریگەری و ئاساری دادپەروەری بەسەر کۆمەڵگەوە بەسەر خێزانەوە چییە کۆمەڵگەیەکمان هەیە دادپەروەری تایە ڕەونەقەداتەوە تایە بوونی هەیە و کاری پێکرێت بە پێچانەوە کۆمەڵگەیەکی دیکەشمانەیە ئەوەی کە بوونی نەبێ و بۆن و بەرامەی نەیە دادپەروەریە جیاوازی ئەم دوو کۆمەڵگەیە چی و چه ئاسەوارێ بەسەر هەردووکیان بەجێ بەڵێ بە حەقەت ئەم کۆمەڵگەیان کە دادپەروەری تایە پیادەیە کۆمەڵگەیەکە مەسەلەن مەدرسەی قورئانین و مەدرسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یعنی پەروەردەی قورئان و پەروەردەی سونەتی پێغەمبەر ئەوانەی کە پەروەردەی قورئان و پەروەردەی سونەتی پێغەمبەر بن عەدالەت و دادپەروەری لە ناویانە پیادەیە بە شێوازێکی باش بەڵام ئەوانەی کە عەدالەت و دادپەروەریان تیا نییە ئەوە نە لە مەدرسەی قورئانە گەورە بوون نە لە مەدرسەی سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵکو هەدەف و ئاواتەکانیان چییە يعني مثلا يا قمارکردنە یا مەشروب خواردنە یا مثلا هەندێک بابەتی بێشەرعیە هەندێک بابەتی گوناها دزیە چەتەیە
تێگەی ئەوەش عەدالەتیانە پیادە نابێت کۆمەلگایەکە بۆ شێوازە گەورە ببێ جا هەر کۆمەلگایەک هەر میلەتێک کە عەدالەتی قورئانی تیا پیادە بوو ئیتر ئەو میلەتە میلەتێکی سەرکەوتووە وەکو باسم کرد لە ئەوەڵەوە ئیتر ئەو میلەتە لە شەرەفی مەسەلەن ناترسێ لە ماڵی ناترسێ لە خلاصە لە دینی ناترسێ لە مەسەلەن کەلوپەل و ئەسباب و سەرەوت و سامانی ناترسێ لەبەر و عەدالەتی ئەو عەدالەتی کە خوا داوایەکە تیا پیادەیە بۆ چونکە تۆ چەندە حەفاظەتی ماڵەکەی خۆ دەکەی حەفاظەتی شەرەف و ناموسەکەی خۆ دەکەی ئەوەی تریش بە هەمان شێوە حەفاظەت لێەکە لە خۆت لە ماڵە لە شەرەفت لە ناموست ئەوەی تریشە بە هەمان شێوەزە لەم ئەویش بە هەمان شێواز لەم ئەگەر ئابوو شێوازە کۆمەلگاکەمان ئەو شێوازە بوو ئێتەوە مانای عەدالەتی قورئانی تیا پیادە ئەبێ و میلەتەکەمان میلەتێکی بەرەندە و سەرکەوتووە بێت بەڵێ مامۆستا جەنابەت پێشتر ئاماژەت بەوە کرد کە دادپەروەری زۆر جار بۆ نمونە شایەدیدان لەسەر شتێک ئەمەش هەر تەنانەت پێ ئەگوتێ دادپەروەری لە قسەکردن و دەربڕینماندا تا چەند یان بوونە لە قبولکردنی قسەی بەرامبەردا ئەبینی خوای گەورە فەرمێ هەموو قسە جیاوازەکان وەرگن و باشترینیان پەیڕەوی لێ بکەن تا چەند لە دەربڕینی خۆماندا یا لە وەرگرتنی قسەی بەرامبەردا ئەبێ دادپەروەر بین تا چەند ئەو جیاوازیە بەهۆی دادپەروەر لابن کە هەر مرۆڤێ بەهۆی مەزهەب یان بیر و باوەڕ یان حیزب یان زمان و کەلتوری منەوە نەبوو ئیدی قسەکەی ڕەڤز بکەم تا چەند لە وەرگرتن و قسەکردندا ئەبێ دادپەروەر بین بەڵێ بۆ کێشانەی ئەم میزانێک کە میزان و ترازوو بێ بۆ ئەوەی کە ئەمانە لێک جیا بکەینەوە قورئانە ئێمە مەسەلەن هەر گفتوگۆیەک هەر وشەیەک هەر قسەیەک کە بکرێ مەسەلەن فڵانە ئیمام فڵانەکە یا فڵانە شەخص مەسە ئەوەی فەرمووە فەرمووە ئێمە ئەمانە ئەکێشین بە میزانی قورئان و سونەتە ئەگەر لە میزانی قورئان و سونەتە دەرچوون ئیتەوە مەسەلەن عەدالەتیانە پیادەیە ئەگەر بەم دوو کێشانە بەم دوو میزانە دەرنەچوون ئیتەوە مانە عەدالەتیا پیادە نییە کە عەدالەتی تیا پیادە نەبوو ئیتر میلەتەکە ئەبێتە میلەتێکی بێبەند و باو بەڵێ مامۆستا لە ئێستایا لە زۆربەی زۆری وڵاتی موسڵمانانە پشێوی و نائارامی و ئاڵۆزیەکی زۆر ئەبینین ڕۆژ بە ڕۆژ میلەت سەرۆکەکان یان حکومەتەکانیان هەرز دەهێنێ و بە چۆک دادێ ئەمە تا چەند پەیوەندی بە نەبوونی دادپەروەریەوە هەیە یعنی هەر وڵاتێک کە مەسەگە حاکمەکەی دادپەروەر بێ یعنی ڕوخان کەم ڕووی پێەکە ئیلا یعنی یەک کۆڵەکە و یەک بناغە دادەنێ کە ڕوخان بەدوایە نایە لەبەر ئەوە ئەو مەسەلەن وڵاتانی کە مەسەلەن تووشی هەرەزە بن عەدالەتیان نییە کە عەدالەتیان نەبوو بەڕاستی ئیتر میلەتەکە بەرەفوتانە ڕوە ئێمە مەسەلەن لەبەر چای خۆمانە بینیومانە لە مەسەلەن لە عێراقا یعنی لە زمانی بڵێن خلاصە عەبدولکەریم قاسمەوە بیگە یا لە زمانی مەلیکۆ بیگرە مەسەلەن بێ هەتاوەکو ئیسەین عەدالەتی تیا نەبووە کە عەدالەتی تیا نەبێ ئیتر مەسەلەن میلەتەکە ئابە و شێوازەی لێدێ بەڵام ئەگە عەدالەت تیا پیادە بوو ئیتر ئەو کاتە مەسە حاکمەکەی زوڵم ناکە میلەتەکەی زوڵم لە یەکتر ناکەن ئەم نایە ئەو بخوا ئەو نایە ئەم تاڵانکە ئەو نایە ئەم بکوژێ ئەو نایە ئەو بکوژێ مەسەلەن کوشتن و کوشتار یا بێبەند و باری یا بێبەند و باوی لەناو خەڵقا نامێنێ بەڵکو مەسەلەن کارێکی باش لەناو خەڵقا دروستە بێ و دادپەروەریەکی باش لەناو خەڵقا دروستە بێت مامۆستا ئەم قەیران ناهەموارەی لە هەرێمی کوردستانە ئەیبینین خەڵک دەناڵێنێ بەدەست نائارامیەوە بەدەست بێمەعاشیەوە ینی هەر ڕۆژە ترسێکمان هەیە لە پەلکێش و لەشکرکێشی یەکێک لە وڵاتان یا دوژمنەکانمان تا چەند ئەمەژەر پەیوەستە بە نەبوونی دادپەروەریەوە لە هەرێمی کوردستانە حقیقەت ئەوە خۆی بڵێن دوو شت هەیە بۆ ئەو مەسەلە یەکێک ئەوەی کە مەسەلەن ئەوە عەدالەتەکە کە هیچ نییە عەدالەت و دادپەروەریەکە کە نییە چونکە عەدالەت و دادپەروەری بێ مەسەلەن نابێت فەقیسە مەسەلەن تۆ تماشا بکە هەر لەم کوردستانی ئێمە یعنی خەڵقانێک هەن معاشیان بۆ بڕاوەتەوە خەڵقێکی هەژار و بێوەژن و هەتی و فەقیر هەیە لەویا لە تاو مەسەلەن برسێتیسکی ئەناڵێنێ ئەوی لەولا ئەوەیە تێر و تەسەل ئەو لەولا ئەمەوە تێر و تەسەل بەڵام کۆمەڵێک خەڵق هەن لە ناو برسایەتی و هەژاریە مەسە ئەناڵێنن ئەمەش پێڵێن نەعەدالەتی ئێجارە ئەو نەعەدالەتیش ببێ ئیتر ئەوە دوای ئاخرەکەیشی بەرەو مەسەلەن ئەوە ئەڕوا کە وێنانی ڕووی تێ بکات جا بەڕاستی ئەمەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە بە حەقەت بۆ لێنەزانینی کاربەدەستان یعنی جگە لەوە عەدالەتەکەیش نییە لێزانین شانتیان نییە لێزانین وەکو ئەوە کە
ئینسان بتوانێت لەگەڵ دراوسەیە مثلەن هەڵسوکەوت کات، بتوانێت لەگەڵ مثلەن ناوخۆیە هەڵسوکەوت کات، بتوانێت مثلەن لەگەڵ وڵاتانی دەرەوەی هەڵسوکەوتی باش کات، یا مثلەن خەڵقانێک بڵێن وەرە تو ئەم کارە بکە بە گوێیان نەکەیت، جگەلەوە کە عەدالەتەکە نییە، ئەو گوێڕایاڵیشن نەبێ، ئەو ئیستیشارە باشەشن نەبێ، ئیتر مەسەل ئاوا ئەو قەیرانە دروست بێ و ئەو شێوازە دروست بێت. ماسەکەواتە ئەو مەقولەی ئیبن تەیمیە کە خوێنمەوە، خوای گەورە دەوڵەتێکی دادپەروەر ئەگەر چی کافر بێت سەردەخا، دەوڵەتێکی موسڵمانی ستەمکار دەڕوخێنێ. ئەم مەقولەیە ئەتوانین بەسەر بارودۆخی ئەمڕۆی وڵاتانە حقیقەتەن وایە. طبعاً عەدالەت یعنی شتێکە، یعنی بەڕاستی کە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ وا فەرمێ ئەگەر دەوڵەتێک مثلەن دەتوانین بڵێن عەدالەت کۆڵەکەی ڕاگرتنی عەدالەت بە حەقیقەت عەدالەت و دادپەروەری لە هەر وڵاتێکا بێتە ئەو وڵاتە لەسەر پێی خۆی ئەوێسی تێگەی لەبەرەوە بۆ چونکێکین ئەو کابرای کە فەقیرە لەگەڵ دەوڵەتەکە فەرقی دەستەکان لە وڵاتی موسڵمانە بۆچی کار بەدەستەکان کە ئەزانن ڕاگر و هێڵەرەوەی کۆمەڵگەکە و خۆشیان دادپەروەریەوە دوایش مێژوویەکی جوان تۆمارەکەم بۆچی هەڵناستن بە ئەرکی دادپەروەری؟ ئایا ئەرکەکە قورسەیان هەر خۆیان نایانەوێ؟ وەڵا خۆیان ئەوە لەبەر ئەوەیە ئەو ناسی بەدەم ئەو کارەوە بەدەم ئەو عەدالەت و دادپەروەریەوە لەبەر ئەوە ئەوان یعنی بە حەقیقەت ئایدۆلۆژیەکەیان فکرێکی ئیسلامی نییە، تێگەی فکرێکی قورئانی نییە. ئەوەش کە مەثەڵ فکری قورئانی نەبوو، هەر حرفێکە لە قورئانە بێتە دوشمنی. جایەکێ لە حرفەکانی قورئانی عەدالەتە یعدلوا. جا لەبەرەوە یعنی مەثەڵەن کە عەدالەتە ناکەن، ئەمجا دوای عەدالەتەکەیان نەکەن زوڵمەکەن. مامۆستا وڵاتانی ئەوروپاش ئایدۆلۆژیان قورئانی نییە و هەر باوەڕیشان بە قورئان نییە، بەڵام زوڵم ناکەن. ئەی باشە ئەمانیش با وەکو ئەوان بکەن، وڵاتیش دادپەروەریان تیان نییە؟ ئەمان بە حەقیقەت وەکو دادپەروەریشیان تیان نییە، مەسەڵەن زوڵم ئەکەن کە زوڵم ئەکەن بەهۆی زوڵمەکەیانەوە ئەیکەن. ئەمجارە تماشاکەی ینی هینێکی واشیان نییە مستەشارێکی باش کە بڵێ ئەمە ئەو ڕێگە بگرن، ئەوە مەکەن، ئەوە خراپە، ئەمە باشە، ئەوە چاکە. لەبەرەوە کە ئەو ڕێگە باشانە ناگرن، ئیتر مەسەڵەن سەریان لێ ئێشێوێ. ئەمجا بە زۆریش یعنی منهەمیکن، واتە ڕۆچوون لە فەسادە، لە کاری ناشەرعیە، لە کاری ناهەموارە. ئیتر قەت بیر لەوانە ناکەنەوە، بیر لەو عەدالەتانە ناکەن. واتە سەرنجامی نادادپەروەران لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرمودەکانەوە چییە؟ سەرنجام نادادپەروەران چ سەرنجامێکی دنیای و قیامەتیان هەیە؟ بەڵێ یعنی لە دنیایە مەسەڵەن لەبەر ئەوە منهەمیکن ڕۆچن لە دنیا شەهوەت و ئارزوواتی دنیایی، بازاری قیامەتیان لەبیرە چێ. ئەمجا مەثەڵەن کە بازاری قیامەتیان لەبیرە چێ، یعنی هەر هەوڵی ئەوەیانە بۆ خۆیان سەرەت و سامانی دنیاکە و خوێنی میلەتەکە بمژن بۆ خۆیان و ئیتر خەڵکی تر هین نەکەن. جامە نەگەر عێراق، وڵاتانی تریش مەبەستم هەر عێراق نییە. ئەبینی مەثەڵەن زۆر حاکم هەبوون لەبەر ئەوە کە دادپەروەر نەبوون، لەگەڵ دادپەروەرەکەیشا کە نەبوون زاڵمیش بوون، خوای گەورە و میهرەبان فەوتاندوونی. سەرەت و سامانیان ڕۆی، ماڵیان نەما، سەروەتیان نەما، سامانیان نەما. تێگەی ئەمجا هاتن کوڕی خەڵکیان نەگر ئەیان ئەیان کۆش، ژنی خەڵکیان نەگر ئەیان زینە بە چاڵیان نەکرد، مەثەڵەن مناڵیان زینە بە چاڵە کرد. یعنی شتی وایە نەکرد دوور لە قانون و یاسای حتا هیچ کێویش. مامۆستا ئەرکی جەماوەر، خەڵک، میدیار، مامۆستایانی ئاینی بەرامبەر بە کەسانی ستەمکار و نادادپەروەر چییە؟ چۆن ئەبێ وا لە خەڵک بکەن بۆ منە ئەگوترە ئیمامی عومەر لە وتاری دەست بەکاربوونیان فەرمێتی ئەگەر بەڕێی پێغەمبەری خوادا ڕۆشتم بە پێڕێی ئەبوو بەکرا ڕۆشتمەوە، ئێوەش پەیڕۆیم لێ بکەن، ئەگەر لامدا ڕاستم بکەنەوە. هەتاڵێن یەکێک لە ئامادەمان گوتەتی بە شمشێر ڕاست دەکەن. ئیمامی عومەریش فەرمێت زۆرم پێخۆشە کە یەکێک هەیە لە ئومەتی پێغەمبەری خوا عومەر بە شمشێر ڕاست دەکاتەوە. بەڵێ ئەزانی چۆن خۆی نەوشیروان کە مەسەڵەن ئاگرپەرست بووە، بەڵێ بەڵام چونکی عادڵ بۆ لا میلەتەکەیە، ئێستاش ناوی هەر زیندووە، تێگەی عادڵ دادپەروەر بووە. مەسەڵەن نەیهێشتووە فەقیر بمێنێ، مەثەڵ لە مڵک و ماڵ و سەوتی دەوڵەتەکەی بدان لەکوێ فەقیر هەبووە چووە شتی بۆ نادووە، یارمەتی بۆ نادووە. کابرای زوڵمی لێکرابێ نەهێشتووە زوڵمەکەی لێ بکرێ، زوڵم متعەدایە کرابێ حەقی مەزڵومەکانی سندووە لە زاڵمەکان. تێگەی لەگەڵەوەشە مەثەڵەن کابرایەکی بڵێن ئاگرپەرست بووە. جا لەبەر ئەوە ناویان ناوی هەر مەسەڵی هەر باسێکە نەوشیروان، نەوشیروانی عادل. لاکین یەکێک کە یعنی بەناو موسڵمان بێت
لافی ئیسلامی و مسلمانی لێبدا بەڵام زاڵم بێ عادڵ نەبێ دادپەروەر نەبێ عەداڵەتیان نەبێ ئەوە ڕۆژێکە بێ کە بەرتف و لەعنەتی میلەت کەوێ و میلەت خۆی نەفرینی لێ بکات. بەڵێ مامۆستا لە سەرەتاوە باست لە شێوازی دابەشکردن پێم خۆشە لە کایە کۆمەڵایەتەکە تا چەند باوک یان برا بەرامبەر بە خوشکەکانی پێویستە دادپەروەر بێت لە مەسەلەی میرات و وەسیەتکردن و کۆمەڵێشتی دیکەدا. بەڵێ بەڕاستی ئیسلام داوای ئەومان لێکە کە لە قەزایەی میراتە ئەبێ عادل بین دادپەروەر بین لەگەڵیان مەثەلەن چۆن یعنەوەی کە خوا و پێغەمبەری خوا فەرمێتی ئەبێ ئێمە پیادەکەین و ئەنجامی بدەین مەثەلەن کابرایەک بمرێ بڵێن چەند خوشێکی هەبێ و چەند برایەکی هەبێ بڵێن کوڕ و مناڵی نەبێ ئەبێ بە شێوازێک گینکەی بڵێ للذەکەری مثل حەظ الأنثەیین یعنی بۆ برایەک دوو ئەوەی خوشکە یعنی برایەک دوو ئەوەی خوشکێکی بۆ دابنی ئەگەر وان نەکردیتەوە مەسەلەن لە ژێر زوڵما قەرار ئەگرێت ئەو شەخصە بەڵام ئینسا لە وڵاتی ئێمە یعنی من خۆم لە ناو هەندێک مەسائیلی میراتا بووم کە بەشمان کردووە شخصی وا هەبووە مەثەلەن چەند خوشکی هەبووە چەند برایی هەبووە کە مەثەلەن برایەکیانیان مردووە هاتوین کە مناڵ و مەسەل ئەو کوڕ و کچ و ئەمانەی نەبووە ئەو ماڵەمان بەش کردووە لە ناویانە للذەکەری مثل حەظ الأنثەیین یعنی هاتوین بە شێوازێک کە یعنی بڵێ بە شێوازێکی زانیاری علمی فەرائیز میراتەکەمان بۆیان بەش کردووە کوڕێک دوو ئەوەی کچێک نی ئەوەی کوڕێک مەسەلەن پێمان داوە مەثەلەن کوڕ و کچ کوڕەکە دوو کچەکە ئەبا برا دوو ئەوەی خوشکەکە ئەبا ئەمامان یعنی بەم شێوازە یعنی لە ناو خەڵقانە ئەم عەدالەتە خواییەتیانە هەر پیادەیە و هەر هەیە بەڵامی تر لە هەندێک کەس دەبیستین خوشکان هەندێک خوشک هەیە مەسەلەن شکا دەکات لە براکەی ئەڵێ براکەم بێبەشی کردوم براکەم بەشم نادا براکەم زوڵمم لێ ئەکا یان چێ شتێکی کەم من پێدا ئەڵێ بەوە ڕازی بە ینی بە حەقەت ئەوە شتێکی نەعەدالەتیە شتێکی نادادپەروەریە بەڕاستی ئەبێ ئێمە ئەو مڵک و سەوت و سامانەی کە بە میرات بەجێ ئێڕێ ئەبێ وەکو قورئان وەکو سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ناو مەسەلەن بەشبەرەکانە بە گوێرەی فقهی ئیسلامی دابەشیکەین بەسەریانە و ئەگەر وان نەکرایتەوە معنای زوڵمە و نەبوونی دادپەروەریە کە واتە ینی دوورخستنەوە و ڕیسپەڕی عەدالەتە لە بینی خەڵکیدا. مامۆستایان کۆتا قسە و پەیامت چییە جەنابەت لەسەر دادپەروەری؟ وڵی من یەکەم وەسیەتم بۆ خەڵکی ئەوەیە کە لە ناو خۆیانە دادپەروەر بن بەو معنا دادپەروەر بن ینی مەثەلەن ئەم بەزەی بەوا بێتەوە ئەو بەزەی بەما بێتەوە ئەو مەثەلەن بێ لەگەڵ ئەما بە شێوازێکی چاک هەڵسو کەوتکە ئەگە بزانی فەقیرە بەدەمیەوە چی ئەگە بزانی هەژارە بەدەمیەوە چی لێ قەوماوە بەدەمیەوە چی مردووی لێ مردووە بەدەمیەوە چی مەثەلەن کەم و کوڕی و کەم و کورتی هەیە بەدەمیەوە بچی بۆ ئەوەی کە هەز بە هینی خۆی نەکا و ئەم جارە ئەبێ ئەم عەدالەت و دادپەروەری ئێمە لە ناو ماڵ و مناڵی خۆشمانە پیادەیکەین بۆ ئەوەی کە بەسەربەرزی بژین و بەسەربەرزی بمرین و بەسەربەرزی زیندوو بینەوە. زۆر سپاس دەکەم مامۆستایان خوای گەورە پاداشتی بەخێر بدات. من زۆر سپاسی ئێوەکەم ئێوەش خوای گەورە میهرەبان تۆفیقتان بدا یا ڕەبی. بینەرانی بەڕێز و خۆشەوی سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەرمان بوون تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.